دەستەواژە و وشە بازاڕیەکانی زمانی فارسی لەگەڵم بن بۆ وانەیەکی نوێ جیاواز. ئۆسکۆل ئۆسکۆل واتە ڕووگێژ. ئۆشکۆل ئۆشکۆل گێژ. باتریە قەلەمی باتریە قەلەمی لاوازی وشکۆ بوو. ببند گالەرۆ ببند گالەرۆ دەمت داخە. بەندەری میزانێ بەندەری میزانێ بە واتای تەقەی سەری دێ ئەگەی لە دنیا نییە. پاچەخار پاچەخار ماساوچی. پیاز پیاز بە واتای گێلێت. پێستە خانوم پێستە خانوم پێستە خانوم واتە ئافرەتی بێڕەوشت خراپەکار. ئۆفۆقی شودان ئۆفۆقی شودان واتە ئاسۆیی بوون بەڵام بە واتای مردنیەت. هاوڕێیان زۆربەی ئەو وشانەی کە خوێندمان ئەو دەستەواژانەی کە خوێندمان ئەگەر وەرگێڕانی وشەی بکەی ئەوە واتایەکی تری هەیە بەڵام ئەمانە دەستەواژەی بازاڕین کە واتای ترە بەخشێت. باشە بە هیوای سوودبینین. تکایە بیرتان نەچێت چەناڵەکەم لە یوتیوب سەبسکرایب بکەن.